ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و ڕێکخراوی لیانا بۆ گەشە پێدانی هزری مرۆڤ دۆستی کۆڕێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی دێوانە شعری خوڕەی ئاوی سەربەردەکان لە نووسینی دکتۆر غازی درعتایی و لە وەرگێڕانی محەممەد ساڵح بەرزنجی با خوێندنەوەی شعر و میوزیک ساز دەکرێت. زانیاری زیاتر لە پامنێرمان ڕێژنە ڕزگار وەردەگرین. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سەوسان سلااو لە تۆ سلااو لا بینەرانمان بێ. سەوسان ئێستا ئێمە لە سنتەری ڕۆشنبیری سەراین لە شاری سلێمانی لێرە ئەمڕۆ ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و ڕێکخراوی لیانا کۆڕێکی ناساندن و بڵاوکردنەوەی یەکێک لە کتێبەکانی مامۆستا غازی درە کە بە ناونیشانی خوڕەی ئاوی سەربەردەکانە و لەلایەن مامۆستا محەممەد ساڵح بەرزنجیەوە ئەم کتێبە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. من لێرە مامۆستا محەممەدم لەگەڵەوە پێم خۆشە گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێزیان ئەنجام بێن دەربارەی ئەم کتێبە وەرگێڕان. مامۆستاگیان بە ئەرک نەبێ بفەرمی تێرە زۆر سپاس دەکەم. مامۆستاگیان خوڕەی ئاوی سەربەردەکان ناوەڕۆکەکەی باس لە چیەکە؟ ناوەڕۆکی ئەم کتێبە شیعرە، شیعرەکان بۆ سروشتە، بۆ جوانیە، بۆ شاری سلێمانیە قەسیدەیەک، بۆ شاعری گەورەی کورد شێرکۆبێ کەسە، بۆ شاعری گەورەی کورد لەتیف هەڵمەتە، پڕهەستی و سۆزی ڕۆحی مرۆڤایەتیە بەرامبەر بە کوردستان، بەرامبەر بە دنیا، بەرامبەر بە سروشت بە شاخەکانی کوردستان. بۆیە ئێمە هەڵساین کردمان بە کوردی. مامۆستا بۆ پێی کە دکتۆر غازی درە نووسەرێکی بەڕەگەز عەرەبە، چۆن ئاشنایەتی هەیە بە نووسەرانی کورد بە تایبەت نووسەرێکی وەکو مامۆستا شێرکۆبێ کە زیاکۆت مامۆستا لەتیف هەڵمەت پێم خۆشە ئاماژەیەکیشمان بۆ پێ بین. بەنسبەت شاعری گەورەی کورد لەتیف هەڵمەت هاوڕێیەتی، بەڵام بەنسبەت کاک شێرکۆ شاعری گەورەی کورد کاک شێرکۆ ئەوە هاوڕێی نەبووە، بەڵام ئەم پیاوە دکتۆرە، دکتۆرای هەیە لە زمانی عەرەبیە، واتە لێکۆڵینەوە و شتی زۆر هەیە، چۆتە نێو قۆڵایی ئەدەبی کوردیەوە و شیعری شێرکۆی خوێنۆتەوە. ئەو کاتە بۆی کەوتووە کە چۆن شاعرێکی گەورەیە، هەروەها بەنسبەت کاک لەتیفەوە کە چۆن شاعرێکی گەورەیە. بۆیە هەر ئەم کتێبە کاک لەتیف پێشەکی بۆ نووسیوە، باسی گەورەی شاعرەتی ئەم پیاوەکە، ئەوە بۆ مۆسڵاکە. مامۆستا چی وای لە بەڕێستان کرد کە وەرگێڕان بۆ ئەم کتێبە بکەن؟ من ئەمە یەکەم جارم نییە کە وەرگێڕانەکەم وەکو لە کۆڕەکەیە باسم کردینەکە دە 12 دیوانم گۆڕیوە لە کوردیەوە بۆ عەرەبی، لە عەرەبیەوە بۆ کوردی. یعنی ئەوە پیشەمە وەکو پیشە میلیا هاتووە و دێم ئەو شتانە هەڵ ئەبژێرم کە پەیوەندی بە گەلەکەمەوەیە کە گەلەکەم سوودی لێوەرگرێ، کتێبخانەی کوردی سوودی لێوەرگرێ، ڕۆشنبیری کوردێکی وەکو جەنابە ئەو کتێبە بخوێنیتەوە سوودی لێوەربگری لەبەر ئەو شتانە. مامۆستاگیان تا چۆنێک بە گرنگی ئەزانی کۆڕە ئەدەبیەکان بەرفراوانتر بن یاخود زیاتر گرنگیان پێ بدرێ؟ هەرچەند کۆڕی ئەدەبی و ڕۆشنبیری بەرفراوانتر و زۆرتر بن، بەڵام زۆر و بۆر نەبێ، ئەوە خزمەت زیاتر بە ئەدەب و ڕۆشنبیری کوردیەکات. دەستەکان خۆش بە مامۆستاگیان کۆتا پرسیارم ئەمەوێت باس لەوە بکەین ئەم کتێبە ئەمڕۆ بە دیاری دەبەخشێتە ئەو بینەرانی کە ئەمڕۆ لێرە ئامادەن، دواتر هەر خوێنەرێک کە بێوێ ئەم کتێبە بخوێنێتەوە ئەتوانێت لەکوێ بەدەستی بگەێت؟ باڵێ بۆ ئەەکەم بە دیاری و پێشکەشی شێکەم بە ئیمزای خۆم. قوربانیەوە. لەکوێ ئەم کتێبە بەردەستە بێ؟ ئەم کتێبە لە ئێستا داوەتا لەم کۆڕاوەی ئامادەیە، بەڵام دواییش ئەتوانین شوێنەکان دیاری بکەین، نەک ئێستا. زۆر سپاس مامۆستاگیان کە بەڕێستان لە کۆڕەکەیا بوون. ئەم کەناڵە خۆشەویستەی ئێمە هەر بمێنن سەربەرز بن. سپاس بۆ ئەم هۆڵەش، هۆڵی ڕۆشنبیری سەرا، بۆ ئەوانەی کە خزمەتی ئەم هۆڵاکەن. بەڵێ سەوسان لێرە ئەمڕۆ ئێستا کۆڕەکە دەستی پێ کردووە، مامۆستا لە لای ئێمە بوو، ئەمە زانیاریەکان بوو کە بە ئێوەمان گەیاند. من نەگەڕێمەوە لای تۆ گەر پرسیارێکت نییە. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکان.